کەسێک خاوەن پێداویستی بێت دەبێت زیاتر محاولە بکات زیاتر هەوڵ بدا بۆی بتوانێت لەشی خۆی بپارێزێت سیحەتی خۆی بپارێزێت. ئێمە لە ناحیەی سیروان لە شارەکەی سیروان بەشداریمان کردووە لە کێشی 64 کیلۆ توانین پلیسی ئێمە بەدەست بێرن لە 64 کیلۆ وەزن لە ناحیەی سیروان بەشداریمان کردووە. پێما بێ جەنابەت خاوەن پێداویستی تایبەتی چۆنە بەشداری ئەم یاریەت کردووە پاڵەوانێتت کردووە و تا چەند گرنگە ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەشداریان پاڵەوانێت بکەن نەبووە بەڕێگر بۆ تۆ؟ بەڵێ ناوەڵا نەبووە ڕێگر بەڵام من حەز دەکەم لێرەوە لە ڕێگەی مایکەی جەنابتان و داوا لە خەڵکی بکەم کە هەتا توانن ستایلی ژیانیان بگۆڕن ڕاضە بکەن وەرزش وەکو وەرزشکردن شتێکی زۆر باشە بۆ سیحەتی ئینسان پێویستەکە سیحەتی خۆی پارێزێت. ئەنایتەگەر پاڵەوانێتیش دەبێت بەڵام هەر لە هەر شوێنەکە هۆڵە هەر مۆیە مرۆڤ بتوانێت ڕاضە بکات ڕاضی ئیسفادەی لێکا لە هەم لە ژیانی هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەستەی ئیسفادەیەکی زۆری هەیە توانێت بە تەندروستیی باش و ژیانی بەڕێ بکات. ئەم یاریانە تا چەند کار ئاسانیە بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن یاخود نەخۆش شەلل دەماغیان هەیە یاخود پەلەکانیان زەعیفە؟ مرۆڤ ئەگەر ویستی هەبێت هیچ کەم شتێک بتوانێت ڕێگری لە تواناکانی مرۆڤ بکات. مرۆڤ پێویستەکات ئەگەر کەسێک خاوەن پێداویستی بێت دەبێت زیاتر محاولە بکات زیاتر هەوڵ بدا بۆی بتوانێت لەشی خۆی بپارێزێت سیحەتی خۆی بپارێزێت ئەبێت زیاتر محاولە بکات زیاتر هەوڵ بدات وەکو کەسێکی ئاسایی. مرۆڤ هیچ شتێک ڕێگر نییە ئەگەر بیەوێت توانا و قودرەتی مرۆڤ زۆرە مرۆڤ زۆر بەهێزە توانێت بەسەر ئاستەنگ و کۆسپەکانی ژیانە سەرکەوێت. من خۆم وەکو هین هەروەکو حەزێک بەشداریەکەمەنا ئەوە نەبێ بڵێم بە تایبەتی خەریکم ئەوانە بەس من هەر ڕاضیەکەم هەر وەرزشەکەم بەستر پاڵەوانێتی ئەوەی شەکرێت و خۆشە ئینسان هەر حەزەکە بەشداری بکەم نەمە چەندەم جارمە بەشداریەکەم هەر دڵخۆشم زۆربەی جارەکانیش بەشداریم بوو سێم و چوارم و پێنجەم و توانی من بەشداریەکەم جارێژۆ بەشداریم کرد هیچ نەتیجەیەک بەڵام من ئەوەنەی هەدەفمە ئەوەیە پیشانی خەڵکی بم کە خەڵک بتوانێت ڕاضە بکات لە چوار دەورەکەی خۆم و هاوکاری خەڵک زۆر بە خەڵکەڵێم کە ڕاضە بکەن چکە ڕاضە بەڕاستی ستایلی ژیانی ئینسان ئەتوانێت بە ستایلێکی ژیانی باشی ڕێک و پێک بژی بۆ ئەوەی بتوانێت بە سیحەتێکی باشەوە بژی هاوکاری چوار دەورەکەی بکات. مرۆڤ هیچ شتێ ڕێگەر نییە پێم وانێ هیچ شتێ ڕێگر بێت لەوەی بتوانێت ڕاضە بکەیت.